ئەردۆغان بۆچی پەنای بۆ ئاپۆ هێناوە؟ گومانەکان لەسەر پلانی ئیسرائیل دژی تورکیا چین؟ ئایا تورکیا چی دیکە دەتوانێت یاری بە کورد بکات؟ دەشێت بتوانین بڵین کەمتر دەسەڵاتدارێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەدی دەکرێت وەک ئەردۆغان کە خەونی قورس، بەرز، سەیر و سەمەرە و لە هەمان کاتیشدا ئەستەمی هەبێت. سەرۆکۆمارەکەی تورکیا ڕۆژێک بیر لە ڕێبەرایەتی و سەرکردایەتی بەرەی سوننا لە بەرامبەر بەرەی شیعە دەکاتەوە و ڕۆژێکی دیکە خەونی سەرکردایەتی جیهانی ئیسلامی لە بەرامبەر دنیای ڕۆژاوادا هەیە و ڕۆژێکی دیکەش خەون بە پێکهێنانی تورکستانێکی گەورەوە دەبینێت و دەیەوێت ڕێبەرایەتی نزیکەی 600 ملیۆن تورکی ئاسیای ناوەڕاست بکات. ئەمە جیالەوەی ڕۆژێکی تر بیر لە زیندووکردنەوەی کیانی ئیمپراتۆریەتی عوسمانی دەکاتەوە. هەڵبەت لەم نێوەندەدا بیرکردنەوەی لە بەهەمیشەیکردنی دەسەڵاتی خۆی یەکێک لە سەرەکیترین خەونەکانی بووە کە بەردەوام پلانی بۆ داڕشتووە، بەڵام وا دیارە پلانەکانی تا بێت دوور دەکەونەوە لە ڕاستی. لێرەوە ئەم پرسیارە سەرەکیە دێتە ئاراوە. ئاخۆ هێنانە بەرباسی پرسی ئۆجەلان، ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان لەلایەن ئەردۆغانەوە پاش تەمەنێک زیندانیکردن و پەراوێزخستنی، ئەویش لەم دۆخە هەستیارەدا بۆ مەبەستی کام لە خەونەکانی ئەردۆغانە و ئایا ئاشتەوایی و پەسەندکردنی مافەڕەواکانی کورد لە بەرنامەی ئەردۆغاندا بوونی هەیە؟ بە واتایەکی دیکە هەر بەڕاست ئایا ئەگەری ئەوە هەیە ئاشتەوایی گشتی کورد و تورک خەونی نوێی ئەردۆغان بێت و بیەوێت بۆ هەمیشە ئەم کێشە مێژووی و کارەسات ئامێزە چارەسەر بکات؟ ئایا ئەردۆغان بیر لە ئاشتەوایی هەمیشەیی کورد و تورک دەکاتەوە؟ یان ترسی هەندێک گۆڕانکاری و هاوکێشەی سیاسی و ناوچەیی وای لە ئەردۆغان کردووە تا ناچار بێت دەست بۆ بژاردەیەکی مەترسیداری وەکو پرسی کورد ببات؟ وەڵامەکە لە هەندێک لایەنەوە ڕوونە و لە هەندێک لایەنیشەوە ناڕوونە. کە باس لە پرسی کورد لە تورکیادا دەکرێت، پێش هەموو شتێک پێویستە بگەڕێینەوە بۆ مێژووی ڕاستەقینەی کورد و قوربانیدانی لە مێژوودا. بۆ ئەم مەبەستەش هەر کەسێک سەرنجێکی ورد بخاتە سەر تورکیا و لە بەرامبەریشدا بنەمای سیاسی و ئاراستەی سیاسی وڵاتە و سەرۆکەکانیان سیر بکات، بۆی دەردەکەوێت کە سیاسەتی بنەڕەتیانەی تورکیا لە مێژوودا بەگشتی و هەڵسوکەوتی سیاسی ئەردۆغان لە ماوەی دەسەڵاتدارەتی سیاسیدا بەرامبەر بە کورد دەرخەری ئەو ڕاستیە بووە کە وڵاتە چەندە دژە کورد و پرسی کوردی تا چ ڕادەیەک بە تاوانکاری سیر کردووە. ئەمە جیا لە فاشیزمی حکوومەتەکەی تورکیا دژی کورد. بۆیە پێناچێت چارەسەرکردنی کێشەی کورد و تەنانەت ئاشتەوایی هەمیشەیی کورد و تورک لە ئێستادا لە خەونی ئەردۆغان و سیاسەتی تورکیادا بوونی هەبێت. هەر لەم ڕووەوە بە خوێندنەوەی سیاسەتی تورکیا و هەروەها سیاسەتی ئەردۆغان دەتوانرێت باس لەوە بکرێت کە ئەردۆغان بە هێنانەکایەی پرسی ئۆجەلان و بانگەشەی وتاردانی ئۆجەلان لە پەرلەمانی تورکیا چەندین مەبەستی کوردخایەن و درێژخایەنی هەبێت کە لێرەدا ئاماژەیان پێدەدەین. یەکەم، ئەردۆغان تووشی نیگەرانی جددی و بەواتایەک مەترسی لەلایەن ئیسرائیلەوە بۆتەوە. ئاراستەی ڕووداوەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکە کە وا لە ئەردۆغان دەکات تاوەکو بیر لەوە بکاتەوە کە پاش پرسی ڕژێمیێران دوور نییە لێدانی تورکیاش بەشێک لە بەرنامەی ئیسرائیل بێت و هەر لەم ڕوەشەوە ڕۆژنامەی ئاکشام ئەوەی بڵاو کردەوە کە گوایە ئیسرائیل دەیەوێت وەک دژایەتی ئەردۆغان و تورکیا پارتی کرێکارانی کوردستان وەکو کارتێکی فشار بەکاربێنێت. بۆیە هەر خودی ئەردۆغانیش ئاماژەی بەوەدا وتی ئەوەی ئیسرائیل لەگەڵ کورد دەیکات ئەمریکاش باش لێی ئاگادارە. کەواتە ئەردۆغان و دەستگا هەواڵگریەکانی تورکیا مەترسی جددیان هەیە کە لە درێژخایەندا کورد وەک کارتی گوشار و لێدانی تورکیا لەلایەن ئیسرائیلەوە بەکار بهێنرێت. هەر بۆیە دەیانەوێت هەر زوو لە ڕێگەی وتاردانی ئاشتەوایی ئۆجەلانەوە لەگەڵ کورد و پارتی کرێکاران ڕێک بکەون و پێش بەو کارتە گوشارە بگرن. هەر بۆیە دوور نییە لە ئێستادا ئەردۆغان بیر لە ئۆجەلان بکاتەوە و ئەویش ئۆجەلان وەکو کارتێکی گوشاری دژی ئیسرائیل بەکاربێنێت و لە هەمان کاتیشدا تورکیا لەم مەترسیە گەورەیە ڕزگار بکات. دووەم، دەمێکە ئەردۆغان لەسەر پرسی داڵانی زەنگەزۆر لەگەڵ ڕژێمی ئێراندا لە ململانەی نهێنی و هەندێک جاریش ئاشکرادایە. دەست بە سەرداگرتنی داڵانەکە لەلایەن وڵاتی ئەزەربایجانەوە و بە یارمەتی و پلانی تورکیا خەونی مێژووی ئەردۆغان و تورانیزمەکان بووە. ئەردۆغان و تورانیزمەکان باش ئاگادارن ئەگەر بێت و ئەم داڵانە لەلایەن وڵاتی ئەزەربایجانەوە کە لە سنووری نێوان ئێران و ئەرمەنستاندایە دەستی بەسەردا بگیرێت، جیالەوەی پێگەی ئێران لە ناوچەکەدا بە تەواوەتی لاواز دەکات سەرجەم تورکی ئاسیای ناوەڕاست بە تورکیاوە دەبەستێتەوە و تەنانەت ئازەربایجانی ئێرانیش دەخاتە مەترسیەوە.
ئەمەش دەتوانێت تورکیا بکاتە زلهێزی ناوچەکە، بەڵام ئێران بە تەواوەتی دژی ئەم خەونەی ئەردۆغان و تورانیزمەکانە و بە ئاشکرا باسی لەوە کردووە کە ئەمە پلانێکی مەحاڵە و پەیوەندی بە پرسی نەتەوەیی و پرسی ئاسایشی ئێرانەوە هەیە و هیچ کات ئەگەری ئەوە لە ئارادا نییە کە تاران ڕێگا بەم پلانەی تورکیا بدات. ئەوەی لەم نێوەندەدا گرنگە ئەوەیە کە ڕژێمی ئێران پەیوەندی استراتیژی لەگەڵ پارتی کرێکاراندا هەیە و تورکیاش بەباشی ئاگاداری ئەم پەیوەندیەیە و بەواتایەک باش دەزانێت کە لە ئەگەری هەر پلانێکی تورکیادا لە ئاست تاڵانی زەنگەزۆر تاران بە ئاسانی ئەم کارتی گوشارە بخاتە ڕوو دووریش نییە ئەردۆغان و تورانیزمەکان بیانەوێت لە ڕێگەی ئەم بانگەوازەوە واتە هێنانی ئاپۆ بۆ پەرلەمان و دەستپێکردنی دانوستان خاڵێکی یاریەکە لە دەست تاران وەربگرنەوە و لە ئەگەری لاوازبوونی ئێران و نەمانی گوشارەکەی پارتی کرێکاران بە ئاسانی دەست بەسەر ئەم داڵانەدا بگرێت و خەونی تورانیزم بێتە دی. سێەم، ئەردۆغان و کەمالیزم و پانتورکیزمەکان نیان شاردۆتەوە کە تا چ ڕادەیەک ڕەخیان لە ڕۆژاوایە و ئەم کیانە تا چەندە بە مەترسی بۆ سەرکیانی تورکیا سیر دەکەن. بۆیە بەردەوام لێدانی ڕۆژاوا لە بەرنامەی ئەردۆغاندا بووە و دوور نییە بەو پلانە ویستە بێتیان بیان و پاساو بۆ لێدانی ڕۆژاوا و هەروەها پارتی کرێکاران بێتە ئاراوە، واتە ئەو پەیامە بدەنە جیهان کە ئێمە ویستمان ئەو کێشەیە چارەسەر بکەین، بەڵام بەرامبەرەکەمان دەستی بۆ تیرۆر لە تورکیا برد و ئیتر بەمەش شەرعیەت بە لێدانی کورد بدرێت. هەر بۆیە دەکرێت لەم ڕوانگەیەشەوە خوێندنەوە بۆ بانگەوازی ئەردۆغان و ڕووداوی تەقەکردنی دوو ئەندامەکەی پارتی کرێکاران و دەرەنجام لێدانی ڕۆژاوا و پارتی کرێکاران پاش ئەم بانگەوازی ئەردۆغان بکرێت. چوارەم، ئەردۆغان نێشاردۆتەوە کە حەزی بەمانەوەی دەسەڵات هەیە و بۆ پاراستنی دەسەڵاتەکەشی دەستی بۆ هەرچی بژاردە بردووە و لەوانەش بازدان بەسەر یاسای بنەڕەتی و گۆڕینیدا. دیارەمانەوەی ئەردۆغان پاش کۆتایی مەودای سیاسی پێویستی بە یاسای نوێ هەیە. لەم ڕووەوە بۆ دەستکاری و گۆڕینی یاسا لە پێناومانەوە و درێژەی دەسەڵاتەکەیدا پێویستی بە دەنگی ئەندامانی کوردیش هەیە و دەکرێت لەم سۆنگەیەشەوە خوێندنەوە بۆ ئەم بانگەوازی ئەردۆغان بکرێت کە لەم ڕێگایەوە دەیەوێت هەر لە ئێستاوە سۆزی پەرلەمانتارانی کورد بەرەو لای خۆی لە پێناومانەوەی خۆی لە دەسەڵاتدا ڕابکێشێت. کەواتە دەکرێت باس لەوە بکرێت ئەم بانگەوازی ئەردۆغان نەک لە پێناو کورد و کۆتایی بە کێشەی کورد نەبووە، بەڵکو لە پێناو بەدیهێنانی خەونێکی دیکەی ئەردۆغان بووە کە بە ڕەچاوکردنی دۆخی ئێستای تورکیا و ناوچەکە ئەستەمە ئیتر بتوانێ بە ئاسانی بیر لەم خەونە سەیر و سەمەرانەی بکاتەوە، چونکە کوردیش هەرچەندە دەوڵەتێکی فەرمی و دەسەڵاتی کێوتۆی نییە لە ناوچەکەدا، بەڵامی تر دەوڵەتانی داگیرکار ناتوانن وەک پێشوو سیاسەتی لەگەڵ بکەن و ملکەچی بکەن بە قبولکردنی سیاسەتەکانیان. چی دیکە کورد ئەو هێزە ناڕێکخراوە نییە کە بە هەست و سۆزەوە سیاسەت و مامەڵە لەگەڵ زلهێز و سیاسەت سەپێنەکانی ناوچەکەدا بکات.